خۆپیشاندانەکانی جەزایر دژی خۆکاندیدکردنەوەی سەرۆک عەبدولعازیز بوتەفلیقە بۆ پێنجەمین ماوەی سەرۆکایەتی زۆرینەی شارە گەورەکانی وڵاتەکەی گرتەوە. سەرەڕای بەرزبوونەوەی دەنگی تووڕێی و ناڕەزایی پێدەچێت هێشتا دەسەڵاتدارانی وڵات لە پەیامی جەماوەرتێ نەگەشتبن و لەسەر بەرنامەی خۆیان بەردەوام بن. گەرچی سەرچاوەمنیەکانی جەزایر خۆپیشاندانی پایتەختیان بەدەیان هەزار مەزەندە کردبوو، بەڵام بەپێی هەواڵی ئاژانسی ئاسۆشیێتد پرێس ڕێخەرانی خۆپیشاندانەکە ئەو خۆپیشاندانیان بە سەدان هەزار کەس مەزەندە کردبوو. هاوکات ئەوەی ڕوونا خۆپیشاندانی ئەم هەینی دوایی زۆر گەورەتر بووە لەوەی هەینی پێشووتر، بەو پێی کەسایەتیە ناودارەکانی وڵاتیش لەو خۆپیشاندانەدا بەشدار بوون. یەکێک لەوانە خاتوو جەمیلە بۆ حیرەتی قارەمانی شۆڕشی جەزایر کە ناوبانگێکی جیهانی هەیە، هەروەها سەرۆک وەزیرانی پێشوو عەلی بن فلیس و سەرۆکی بەرەی دادگەری و گەشا عەبدوڵڵا جابوڵڵا بوتەفلیقەی تەمەن 81 ساڵ کە لە ساڵی 1999 لە 4 خولی سەرۆکایەتیدا ئەو پۆستەی کۆنتڕۆڵ کردووە، تەنیا لە 2 خولدا لەش ساغ بووە. لە خولی سێیەمدا ناساغی و بێتوانایی دەرکەوت و لە خولی چوارەمیشدا تەنیا بەسەر عەرەبانەوە دەیگێڕن و بۆ زۆربەی دیدار و پێشوازیە گرنگەکانیش دەرناکەوێت. ئەمە سەرەڕای ئەوەی ساڵانە چەندین مانگ بۆ پشکنین و چاودێری پزیشکی دەنێردرێتە نەخۆشخانەکانی ئەوروپا. خۆپیشاندانەکانی جەزایر لە دوای خۆپیشاندانەکانی بەهاری عەرەبی بە گەورەترین خۆپیشاندان دادەنرێت لە وڵاتانی عەرەبیدا، گەرچی لایەنگرانی بوتەفلیقە شانازی بەوە دەکەن کە ئەوە ئەو بۆ جەزایری لە ڕووداوی بەهاری عەرەبی ڕزگار کردووە. بەڵام زۆربەی گەلی جەزایر و نەیارەکانی سەرۆک بڕوایان وایە وڵاتەکەیان دیموکراسی و ڕاستەقینەی تێدا نییە و چیتر گەلی ئەو وڵاتە بێزارن لەو دیکتاتۆریەتی کە لە دوای دەی پڕ لە نەهامەتی وڵات هاتە پێشەوە کە هۆکارەکەی کودەتای سوپە بوو بەسەر سندوقەکانی دەنگداندا کە بەرەی ئیسلامی ئینقاز لە سەدا 85 دەنگی هاوڵاتیانی بەدەستهێنا بوو. گەرچی لە ساڵی 2011 خۆپیشاندان لەلایەن دەسەڵاتەوە قەدەغە کراوە، بەڵام خۆپیشاندانی ئاشتی خوازانی بەرفراوانی جەزایریەکان ئەو بەربەستەی تێکشکان. جەماوەری ناڕەزایی بە بەرزکردنەوەی دروشمەکانی نابۆ خولی پێنجەمی سەرۆکایەتی گەل ڕووخانی دەسەڵاتی دەبێ بە ئاشتی گزارش لە ناڕەزایەتیەکانیان دەکەن. بەڵام هێزانمنیەکان ڕووبەڕوویان بوونەوە بە گازی فرمێسک ڕێژ ویستیان بەڵاوە بە خۆپیشاندەران بکەن. ئەمەش بووە هۆی برینداربوونی ژمارەیەک لە خۆپیشاندەران و کەوتنەوەی گرژی نێوان خەڵک لەلایەک و پۆلیس و ئاسایش لەلایەکەی تر. ڕۆژی یەکشەمەش 4 شوبات کۆتاوادەی ناونووسینی کاندیدەکانی سەرۆکایەتیە، وەکو سەرۆک وەزیرانی پێشووی وڵات و سەرۆکی کەمپینی پێشووی بوتەفلیقە عەبدولمەلیک سەلال ڕایگەاند ڕۆژی یەکشەمە دۆسەی سەرۆک بوتەفلیقە بۆ تۆمارکردنی وەکو پاڵێوراو دەدرێتە ئەنجومەنی دەستوری وڵات. دیارە پێشتریش بەری ڕزگاری نیشتمانی حیزبی سەرۆک سووربوونی خۆیان لەسەر پاڵاوتنەوەی بوتەفلیقە ڕاگەیاندبوو. لەبارەی ناڕەزایی جەماوەری بەرفراوانی جەزایر بۆ خۆنە پاڵاوتنەوەی بوتەفلیقە بۆ خولی نوێی سەرۆکایەتی سەلال ڕایگەیاند بۆ کەس نییە مافی خۆکاندیدکردن لە هاوڵاتیەکی جەزایر قەدەغە بکات.